باڵێنم دابوو بە تۆ بێم بچین بۆ سەیرانێ نەهاتم لێم ببوورە لەبەر بەفر و بارانێ هەی یارێ 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 پالام لێ مەکە جارێ ئەم زستانم زۆر ساردە نەمرم سەیران خۆشە بەهارێ لە نێو خزم و کاسی خۆم من باشێت ناو بێراوم گەر شێت بم شێتی تۆمە بینایی هەردوو چاوم هەی یارێ 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 پالام لێ مەکە جارێ ئەم زستانم زۆر ساردە نەمرم سەیران خۆشە بەهارێ گۆرانێکی مامۆستا سابیر کوردستانیە بەڵام لە چەند دەنگێکی تر وتراوە بەڵام من لەوم بیستووە و وەک ئەحمەد ڕۆناک گوتومە ینی هەوڵم داوە وەک خۆم بیڵم نەک تەقلیدی مامۆستا سابیر یا کەسێکی تر باشە ئەحمەد ڕۆناک دەنگی بەرزتری هەیە یعنی ئاوا هەمیشە ئاوا گۆرانی ئەڵێیت یعنی ئاوا بە دەنگی نزم ئای بۆ دەنگ ناکەیتەوە بۆمان ئەگەر هەمان تۆن بێ هەمان ئەدوەستێنم ئەڵەم هەمان شتە سەبری داڵێ من شوو ناکەم جلی کوردی لەبەر ناکەم بە مەرجی خەبراکەم دڵی عاشقان لە خۆم ناکەم ئەمان سەبری ببوورە یعنی لە دەرەوە بە برادران و مەشێوێن لەسەر خۆ بن ئەوان ڕاستە مامۆستان وەکو ئێمە ئینسانن بەڵام بەخوا زۆر زەحمەت دڵی نازانم ساقی گێڕ عادیم و نازانم سیاقات بکەم چۆکم بۆ دەلەرزێ داوای لێبوردنم ناحەقت نییە لەوانێ منش بێمە بام لێ بێت گەورە نێوە هەر بژیت ئەحمەدجان ئەحمەدجان من پێم خۆش بۆ ئەو دەنگە بەرزەت نواند باش بوو من لای خۆماڵم بەڵێ منی جەربا خۆشماتە فرێت سەعات زۆڵاڵ و شیرین بوو بەڵێت پێژم منیشەڵم بەڵێ ئەوە سێ قوربانتان سێ ها گوت بەلێ ئەس چی ببێژم بێفەیدە ئەو بەڵێ بالۆ دایکم بێ ئەو ئەگەر شیاوە وەڵە تو بخێر هاتی کەرم قوربانتان چوار بەڵێ ئەوە پێشکەشی دایکم سڵاوی ئێمە بۆ دایک هەر بژێت سپاس te performans ecivand gelo. Ger tu dixwazî bibî yekemîn guhdaş bo performansên nû me bişopîne.